سڵاو بیسەرانی ئازیز، من ڕاوچی حەسەن لە بەرنامەیەکی دیکەی پۆرتال پێتان شاد دەبمەوە. وەکو دەزانن کە هەموو ڕۆژانی پێنجشەمەیە کاژێر 16 و 8 خولەک بەرنامەی پۆرتال پێشکەش دەکرێت هەرجار و باس لە تەوەرێکی گرنگ لە نێو سۆشال میدیا دەکات. ئەمڕۆ لەگەڵ هێمن لۆهۆنی بەڕێوەبەری پۆرتالی ڕوودا و باسی کارەکانی داهاتوی پۆرتالی ڕوودا و دەکەین. هەروەها تیشک دەخینە سەر وەرگرتنی خەڵاتی باشترین سۆشال میدیا کە ئەمساڵ لە 13مین کۆنفرانسی ساڵانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دووبەی کۆمەڵی جیهانی ڕۆژنامە و بڵاوکراوەکان وان ئینفرا لە مەراسیمێکی گەورەدا پۆرتالی ڕووداوی وەکو باشترین سۆشال میدیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ساڵی 2017 هەڵبژارد. بەڕێز لەهۆنی بەخێر بێ. سپاس کاکراوجی. لە قسەیەکی تۆ دەست پێ دەکەم کە لە ڕۆژی وەرگرتنی خەڵاتەکە لە دووبەی کردێت و ئاماژەت بەوەدا کە دوای وەرگرتنی ئەم خەڵاتە دیجیتال میدیای کوردی مێژووی تۆمار کردووە. ئایا ئەم مێژووە چۆن بپارێزین و میدیا کوردی چۆن بتوانێت ئیسفادە لەم مێژووە بکات؟ زۆر سپاس بۆ خۆت و بەرنامەکەش. کاگراوچی مەسلەی سۆشال میدیا حەزەکەم یەک پێشتر باسیەوە بکەم کە ئێمە چۆن خاڵاتەمان بەدەست هێناوە بۆ ڕەروە ڕوونکردنەوەیەکیش. وانی فرای خەڵاتێکی ساڵانەی هەیە لە جیهان لە خۆرهەڵاتی ناوەڕاست لە ئەفریقا لە وڵاتانی ئاسیا ساڵانە باشترینەکانی دیجیتال میدیا خەڵاتەکە دوانی فرا کۆمەڵی ڕۆژنامەنووسانی جیهانی لە ساڵی 1940ەوە لە هامبۆرگ دامەزراوە. سۆشال میدیا ئێمە کەیسەکەی ئێمە بریتی بوو لەوەی کە چۆن توانیمانە لە ساڵی 2017 لەگەڵ خەڵک تەعامل و ئینتراکشن و ئینگیجمنت دروست بکەین. کەیسەکەش بە تایبەتی لە مانگەکانی و مانگانی گشتپرسی کوردستانمان بە نمونە هێنابوویەوە کە چۆن لە ڕێگەی ئەو ڕێگە تایبەتانی پۆرتالی ڕوودا و لە گشت پلاتفۆرمەکانی سۆشال میدیا توانیمانە سوود لە سۆشال میدیا وەرگرین. کەیسەکەمان بە سەرکەوتوی تەقدیم کرد، ئەوانیش هەڵیان بژاردین بە یەکەم. ئێمە ئێستا توانین بڵێن پۆرتالی ڕوودا و خاوەنی خەڵاتی باشترین سۆشال میدیایە لەلایەن وان ئینفراوە خەڵات کراوە. ئەمە شتێکی گرنگە بۆ ڕوودا و بۆ پۆرتالی ڕوودا و بۆ تۆری میدیای ڕوودا و بۆ میدیای کوردی، میدیای دیجیتال کوردی کە ئێستا میدیایەکی نوێ و دەزانی دیجیتال میدیا و سۆشال میدیا یەکێکن لە ترێندە هەرە تازەکانی میدیا و هەموو بەرەوە و ئاراستەیە ئەڕوات. خۆشحاڵیە کە میدیایەکی کوردی کە تەمەنێکی کەمی هەیە تۆری میدیای ڕوودا و 4 ساڵە بتوانێت لەم 4 ساڵەیە بگاتەوە ئاستە ئەوانی کە لەوێ بوون و ئامادە بوون هەمووی تەمەنێکی زۆر زۆریان هەبوو، هیچ کەسێکیان هیچ دەستگایەکی ڕاگەیاندن لە خۆڕاتی ناوەستکە لە ئاهەنگەکە بوو تەمەنی لە 15 ساڵ و 20 ساڵ کەمتر نەبوو. ئێمە لە بە 4 ساڵ تەمەنێکی کەمەوە توانیمان ئەو فراوان بوونە و ئەو ئاستە گەورەیە بەدەست بێنین. خەڵاتەکە زۆر زۆر گرنگە، شتێکی مێژوویە کە دیجیتال میدیای کوردی تۆ میدیایەکی کوردیش بی بهێنە بەرچاوی خۆت لەناو ئەو هەموو میدیا عەرەبی و میدیای جیهانی و هەتا تەبعاً میدیای جیهانی ئەوانە لەوێن بتوانێت ئەو هەنگاو ببڕی. ئەمە شتێکی کەم نییە و بۆ کورد و بۆ میدیای کوردی هەنگاوێکی زۆر گەورەیە و من پیرۆزبایی لە هەموو کوردستانەکەم لە هەموو کەسێک لە هەموو فانەکانمان لە هەموو کارمەندانی تۆری میدیای ڕوودا مێژوویە مەبەستەکە ئەوە بوو کە هەمیشە کەوایە تۆ قۆناغێک سەرکەوتنێ بەدەستی هێنی گرنگە و سەرکەوتنە، بەڵام لەوە گرنگتر چییە چۆن بەردەوامەبی و چۆن ئەو سەرکەوتنە ئەهێڵیتەوە. ئێمە لە میدیای دیجیتال میدیای ڕوودا و قۆناغێکی نوێ دەست پێەکەین، قۆناغێکی دوای خەڵاتەکە کە قۆناغێکە بێ خەڵک چاوەڕوانی گەورە لە ئێمەیەکە کە بەردەوامی لە کارەکانمان ڕانەوەستین. مێژوویەکە ئەوەیە و بڕیارەکە و بەڵێنەکە ئەوەیە کە لە دوای ئەو خەڵاتەوە پۆرتالی ڕوودا و ئەچێتە قۆناغێکی نوێ کە گرنگیتیان زیاتر بە کوالیتی و بە ستانداردێکی جیهانی ڕۆژنامەگەری بکەین. ساڵی 2000 کۆتایی ساڵی 2016 بوو قسەیەکی خۆت بەبیر دێنمەوە کە لە کۆبنەوە هاتیتی دەرەوە لە ئاماژەت بەوەدا کە ساڵی 2017 ساڵی سۆشال میدیا دەبێت. ئایا ئەم ساڵ ئەم قسەی جەنابتان لە چیوە سەر چاوی کرد؟ ئایا ئەمە وای کرد ئەوەی کە ئێوە پلانی تۆکمە بۆ سۆشال میدیا دابنێن بۆی بەرەو پێشەوە بڕات و ئەم خەڵاتە بەدەست بهێنن؟ خۆی یەکێک ڕوودا و ئەبینە دەبینێ شتێکی جیاوازەوە لە هەموو میدیاکان باشترە، سەبەب ئەوەیە کە ڕوودا و بە پێی پلانە ڕابڕێەوە. ئێمە هەموو ساڵێک خۆت باش ئاگاداری کە پلانی ساڵانەمان هەیە 2016 کە من ئەگە برادرانیش لەوێ بوو من بیریانە هێنمەوە کە ئێمە پلانی ساڵانی دیجیتال میدیای ڕووداوماندانە بتوان ئەم ساڵە بێ ساڵێک بێ بتوانین خەڵات بەرین، بتوانین گەشەیەکی باش بە سۆشال میدیاکە بکەین. ناومان نا ساڵی سۆشال میدیا 2016 و 2017 هەردووکی بە تەواوەتی فۆکەسمان خستە سەر سۆشال میدیا و بەکارهێنانی هەموو سۆشال میدیا بەس لای میدیای کوردی بەس فەیسبوک بوو، بەڵام
ڕوودا و کارێکی کرد کە ئێستا هەر فەیسبوک نییە، تویتەریش سۆشیال میدیایە، سناپچاتە، ئینستاگرامە، ڤایبەرە، هەموو بەشەکانی دیکەیە. لەگەڵ ئەوە کە ئێمە مامەڵەیەکی زۆر تایبەتمان کە لەگەڵ سۆشیال میدیا، هەر بەشە و بە ستایل و بە ستانداردی خۆی هەواڵەکان لە سناپچات چۆن بەخشەکەین، لە ئینستاگرام چۆنەیکەین، لە هەموو ستایل و گرافیکی جیاواز بەخۆی. ئەوە نەبوو بۆیە کە فانێکی ئێمە لە سناپچات دەبینێت کە ئێمە گرنگی تایبەتین بە سناپچات، چکە بە ستایلی سناپچات هەواڵەکانیینە هەمان شێوە بۆ ئینستاگرام و بەشەکانی دیکە. ئەوە بوو بە پلانێک توانیماندای ڕێژین و لە نەتیجەشە ئەو دەستکەوتەیە کە ئێمە بەدەستمان هێنا و بە شانازیەوە خۆشحاڵ. لە ڕۆژی کۆنفرانسەکەدا کە ڕوودا ئەم خەڵاتی پێبەخشا لیژنەی دادوەری وانیفرا لەسەر سۆشیال میدیا لەسەر ئەم خەڵاتە وتوانە کە بەڕاستی ئەم سۆشیال میدیا شانی ئەم خەڵاتەیە بەبێ ئەوەی هیچ بیری لێ بکەینەوە بەبینین شتەکانیان کە بریتە لە ڕۆژنامەوانیەکی ستاندارد پەیڕەوکردنی ئیتیکیانە و تەکنۆلۆژیای نوێ توانیوانە ئەم دەستکەوتە گەورەیە بەدەستپێن. بۆیە بە کۆی دەنگ هەمویان بڕیاریان داوە ئەم خەڵاتە بدرێتە سۆشیال میدیای ڕوودا و کە میدیایەکی کوردیە بە ئۆدێنسێکی سنووردار. ئەم قسەیە دەکرێت هەڵسەنگاندنێکی بۆ بکەی وەکو بەڕێوەبەری پۆرتاڵی ڕوودا و ئایا تا چەند گرنگە ئەم قسەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە بە میدیایەکی کوردی بگوترێت؟ ڕاست ئەو کۆمنتتان کە بانکرا تەنها ئەو کۆمنتی ئێمە خوێندایەوە لەسەر ڕوودا و کە لیژنەی دادوەری خەڵاتەکە کە خەڵکی بیانی بوون نووسی بۆیان کە ئەم بەشدار بووە بەڕاستی بەبێ هیچ بیرکردنەوەیەک بەس بە تەماشاکردنی ئەم کارانەی شایانی ئەوەیە کە ئەم خەڵاتەی پێبەخشێ چونکە توانیوێتی ڕۆژنامەگەریەکی باش لەگەڵ پلاتفۆرمەکانی سۆشیال میدیایە تێکەڵ بکات و سەرکەوتوو بێت. و ئەوەش زۆر گرنگ بوو کە کابرا ئێمە بان کرد بۆ خەڵاتەکە ئەو قسەی دادەگەوەرەکانی خوێندەوە. ئەمە مانەی وایە کە ئەوەی ڕوودا و کردوێتی ئەوە بەرهەمی هەیە، هەموو مادووبوونێک بەرهەمی هەیە. زۆر کەسەی وت ئەمەست ڕووداوی کە ڕۆژنامەگەرینیە یەکێک ڕخنەیەگر، بەڵام ئێمە چونکە بەردەوام بووین و باوەڕمان وابوو کە ئەمە ئێمە ئەیکەین ڕاستە شتێک هەمووی شتای مشتی تازە و شتی جیاواز کاردانەوەی جیاواز بە دوای خۆیان هێنێ. ئەم ستایل و ستاندەری ڕۆژنامەگەری کە ڕوودا و کردی لەم 4 ساڵەیە کە شتێکی نوێ بوو، ڕەنگە لە جیهانە نوێ نەبوو بێ، بەڵام لە کوردستان نوێ بوو، بینیمان لە ئەوڵەوە باش هەزم نەکرا بەرەبەرە ئێستا نەک هەزم ناکرێت. ئێستا هەموو میدیایەک چاوەڕوانیەوەی ڕوودا و شتێ بکات بۆ ئێویش لاسایی بکاتەوە، بۆ ئێویش کە وەکو ئەو بکات. ئێمە هیچ پێمان خۆش ناخۆش نییە بڵێن وڵا بۆ لاساییمانەکەن، ئێمەمان پێمان خۆشە لەگەڵ خۆمانە هەموو میدیایەکی دیکەش بگۆڕێ ئەو ستانداردە جیهانیە بێنینە کوردستان. زۆر زۆر خۆشحاڵین کە میدیایەک داخرێ یا گۆڕانکاری لە خۆیە کە تەنها لە بەرەوەی وەکو ڕوودا و بێ. ئەمە بۆ ئێمە گەورەیە و بۆ ئێمە شتێکی باشە شانازی پێوەکەین کە نەک میدیایەکی باش و جوان و پڕمعلومات و ستانداردمان دروست کرد، بەڵام لەگەڵ خۆشمانە میدیاکانی دەوروبەریشمان گۆڕی. ئێستا قۆناغی ڕوودا و پێش ڕوودا و بۆ میدیای کوردی دوو قۆناغی تەواو جیاوازن. ئەنی تۆ پێت وایە کە دەبێت بەم سەرکەوتنەی ڕوودا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو خەڵاتی باشترین سۆشیال میدیا پێت وایە کە دەبێت میدیای کوردی چاو لەو ڕێگانە بکە کە ڕوودا و گرتوێتی ڕویا هەبێ ڕویا. ئێمە تۆڕی میدیای ڕوودا و دروست بوو، نەمانوە دێمە ڕکابەری میدیا ناوخۆیەکانی بەو فەلسەفەیشمان نەکرد. ئێمە وتمان ستاندارێکی جوان پیشانی میدیای کوردیین، بەڵام ڕکابەری ئێمە میدیا ناوخۆیی نییە، میدیا ئیقلیمی و جیهانیەکانە. کە تۆ ئەم تارگێتت هەبوو، ئەم ئامانجەت هەبوو، بە گومان ئەتوانیت وەتوانیشمان. یعنی کەس زۆر کەس لەو باوەڕوان نەبوو میدیای کوردی بتوانێت ڕکابەری میدیا کانیم ناوچەیە العربیە سکای نیوز جزیرەیە بکەن، بەڵام وان نەبوو. ئێمە کورد ئەو بەرهەم چۆنە لە هیومان ریسۆرسی هەیە کە بتوانێتەوە بەرهێنان لە خۆیان بکات لە ئینسانی تاکی کووردا بکات کە بتوانێت ئەو بچێت ئەو مەیدانەوە بە سەرکەوتویش. ئەبێ هەموو کوردێک شانازی بکات بەوەی کە تۆڕێکی میدیایی کوردی هەیە ئێستا لە ئاستێکی زۆر زۆر گەورایە و نەک لە ناوخۆ لە ناوچەکە بەرەو جیهانی بوون هەنگاوەنێوە. خۆت باش ئاگاداری کە ڕوودا و ئێستا لە قۆناغێکی زۆر گەورایە. ئەوە پۆرتاڵەکەی کە خەڵاتی نێودەوڵەتیە بە خۆی تەلەڤیزیۆنەکە ئێستا ئەندامە لە یانەی NX یانەیەکی میدیایی جیهانیە کە 53 تەلەڤیزیۆنی گەورەی جیهانی ئەندامن تایە ساڵانە کۆ بینەوە. لەوێ هەمووی معجبی ڕووداون کە ئەڵێن بەڕاستی ئێمە میدیایە کە چۆن لە بینەر و بیسەرەکەی مەحدودە لەبەری کوردیە، بەڵام بەڕاستی بەرهەمەکەی زۆر زۆر گەورەترە و هەموو ئیسفادەی لێەکەن لە بەرهەمەکانی ڕوودا و کە لە بینی خۆمانە شێریەکەین.
ئەیڵێمەوە بەڵێ ئەبێ هەموو کوردێک شانازی بکە بە ڕوودا و بێگومان میدیا خۆی بۆ ئەوەی لە دروستکردنی نیشتیمان و لە دروستکردنی چۆنەڵی بنیاتی نەتەوەی و دەوڵەتیە میدیا ئەرکێکی زۆر گەورەی هەیە هەمومان نەزانین کە ئەلجەزیرە چی بۆ قەتەر کرد وایە بەڵێ ئێستاوەنی ئەلجەزیرەم ناوبانگی هەیە قەتەر نیەتی ئەلجەزیرە یەکێکە لەو هۆکارانەی کە قەتەری گەیاندوێتە ئەو شوێنەی ئێستا کە بەو هەموو گەماڕۆیەشەوە توانێتی بەرکە بگرێت و بمێنێتەوە بێگومان وەکو خۆشت ئاماژەت پێ کرد من پێشتریش لەگەڵ مامۆستاکانی زانکۆ لەگەڵ کۆمەڵێک مامۆسای زانکۆ لەگەڵ کۆمەڵێک کەسی ڕۆژنامەوان ئەمەم تاوتوێ کردو لەبارەی ئەم خەڵاتی سۆشال میدیا خەڵک بێگومان بە گرنگیەوە تەماشا ئەم خەڵاتە دەکات کە ڕوودا وەریگرتووە با پرسیارێکی دیکەت لێ بکەم کە بەشێک لە کارمەندەکانی خۆمان وتیان ئەم پرسیارە لە لەهۆنی بکە ئەڵەن ئەم سەرکەوتنە هەر بەهۆی ئەوەیە کە لەهۆنی ڕۆژانە زۆر پێداگری لەوە دەکات کە ئیلا ئەبێ کارێک بەدەستیانەوە گرت ئیلا ئەبێ ئەم کارە بکات ئیلا ئەبێ ئەم کارە بەرەو پێشەوە بڕات و ئیلا بێ ئەم کارە ئەنجام بدرێت ئایا دەکرێت پێمان بڵێ کە ڕوودا و ئەم قۆناغەی کە هەتاوەکو ئێستا هێناوێتی چۆن دەتوانن لە داهاتوودا زیاتر گرنگی بە سۆشال میدیا بدرێت زیاتر گرنگی بەوە بدرێت کە میدیای کوردی و هەروە دیجیتال میدیای ڕوودا و بەگشتی ئەم سەرکەوتنە بەردەوام کات و بتوانێت کە پێ بنێتە قۆناغێکی دیکەی نوێ لە نێو میدیای کوردیدا خۆی کێشەکەوەیە کە تۆ شتێک دەست پێەکەی دەبێ ئامانجە هەبێت پلانە هەبێت ئەگەر ئەمانت نەبێ ناتوانانی سەرکەوت بێت بۆ زۆر موسسات و دامەزراوی کورد سەرکەوتو نەبوو چکە تارگێتی نیە چیەکەات تارگێتی ئێمە لە پۆرتال بێ لە هەموو بەشەکانی ڕوودا و ئەبێ تارگێتمان هەبێت کە ئەمە ساڵ بەڕاستی بە تەمای چین بەنیازی چین پلانەکانتان ئاشکرا دەکەنیان ئاشکراکردنەکە خەڵک ئەیبینێت ینی ڕۆژانە لەگەڵ خۆمان ئەیبینێت ئێمە ناین ئەمڕۆ ئەگەر لە دوێنێ جیاواز نەبێت کەواتە هیچمان نەکردو خۆت دەزانیت کە ئەمڕۆ ئیشێکی باش نەکەین داهێنانێکی تازە نەکەین پێویست دەکات توانە بە ڕۆتینی ڕۆژانە ئێمە لە ڕوودا و بە یەکێک لە خاڵی سەرکەوتن و چیرۆکی سەرکەوتنی خۆمانیان زانین کە بریتە لەوەی هەمیشە لەگەڵ نوێگەریەکان نابڕۆین لەگەڵ تەکنۆلۆژیا بڕۆین لەگەڵ ئەو شتە تازانەی کە ئەڕۆین هیچ جیاوازیمان نییە لەگەڵ تەلەڤیزیۆنەکانی دیکە ئەوان چۆن ئیسفادی لێ بکەین ئێمە توانین زۆر باشتر لێ بکەین لەبەرەوەی ئەڕۆین هەمیشە لە شوێنی خۆمانە ناوەستاوین لەگەڵ پێشکەوتنەکان بەردەوامین بەیانی هیچ کات لەمڕۆ ناچێ لەبەرەوە ئەگەر ئاوە بەردەوام نەبین بۆ ڕۆحێتەوە دواکەوین کە دواشکەوتین میدیایەکی خراپمانێت ڕوودا و زیاتر لە 10 پیج 11 پیجی هەیە لە تۆڕە کۆمەڵاتەکان لە فەیسبوک لە ئینستاگرام لە تویتەر لە فەیسبوک بەگشتی کۆمەڵک پیجی هەیە کە ڕۆژانە کارمەندەکان بە ستایلی نوێ بە شێوازی نوێ و لە ڕێگەی گرافیکەوە لە ڕێگەی ڤیدیۆ ئەنیمەیشنەوە بابەتی جۆرا و جۆر لەسەر حەدەسەکانی ڕۆژ بڵاو دەکەنەوە ئایا لە 2018دا چی گۆڕانکاری دیکە دەکرێت وەکو سۆشال میدیای ڕوودا و ئایا پلانی داهاتوو چی دەبێت بۆەوەی کە زیاتر ئەم بەرەو پێشوونە بەرەو پێشەوە بڕوە کاڵی پۆرتالی ڕوودا و بەس سۆرانی نییە پۆرتالی ڕوودا و پۆرتالێکی گەورەیە کە زمانەکانی ئینگلیزی تورکی عەرەبی و هەروە دایالێکتەکانی کورمانجی و سۆرانی تایە ئێمە ئەو زۆری پیجەکانی ژەوەیە کە زمانێک نییە ینی یەکتەنها یەک زمان بەشەکان زۆرن بۆ ساڵی 2010 ئێمە باز لەوەکەین کە ئەم ساڵ ئەبێ ساڵی داومان ناوە ساڵی یوتیوب و ڤیدیۆ بێت کە ڤیدیۆ ئێستا بەشێکی زۆر گرنگە لە سۆشیال میدیا پشتگوێ خراوە لە ناو میدیا کوردیدا ئەزانین چۆنە هەموو ساڵێک تۆ شتێک تارگێت دەبێت ڤیدیۆ زۆر مهم ئێستا خەڵک هەموو مۆبایلەکانی سایلنتە تەرکیزی زیاتر لەسەر سێری ڤیدیۆەکە بەبێ سەوت و ثیمەکە فکرەکە ئێمە ئەوەیە کە لەمەولا ڤیدیۆ تەکست گرنگی زیاتر پێبین و ئێستش بینیتە لە تەلەڤیزیۆنی ڕوودا و لە بەشەکانی ڕوودا و کە خەڵک ئێستا بێدەنگی سی تەلەڤیزیۆنەکە زۆر بێجاریا بە بێدەنگی مۆبایلەکەی تەماشاکە لە هەموو جیهانی ژوایە ئێستا مۆدێلی ئەوەیە کە ڤیدیۆی کورد بە تێکستەوە زیاترکن بەشەکانی ڕوودا و ئێستا ڕوودامان بەڵەوەکو ئارجی ڕوودا و جەنەرێشن کە ئێستا پێکە لە پێجەباشەکان ڤیدیۆی ڕۆژانەمان هەیە ئەمەش بۆتە هۆی ڕێخۆشکارێک بۆ تەلەڤیزیۆنەکانی دیکە بۆ میدیاکانی دیکە کە هەمان شێوە بڕۆن وەکو ئێمە بکەن شتێکی دیکەش کە ئێمە لەم ساڵایکەین بریتێ لە فێربوون تعلیمی خەڵک چۆن میدیا ئێستا میدیا ئەبێ بەهۆی هاتنی ئەم فەیک نیوز و
هەواڵی درۆ ئەو پێش لەسەر ئەمە گرافیکاتمان هەبوو پێش لەسەرەوە هەواڵمەدانە لەسەرەوە ترمپ لە ئەمریکا قسەیەک دەکە بەڵام هەواڵەکەی ناڕاست ئێمە لە ڕێگەی گرافیکەوە فیک نیوز بڵاومان دەکردەوە کە ئەم هەواڵە ڕاست. ئێستا فیک نیوز دیاردێکی زۆر خەتەری جیهانیشە، یعنی هەموو کەس مەشغوڵە پێوەی بەڕاستی فەیسبوک خۆی ئیداری فەیسبوک یەکێکە لە کێشە گەورەکانی چۆن کارێ بکات کە ئەم هەواڵە ساختە و درۆیانێ بێ باوکو دایکانی لە ناو فەیسبوکە هەن ڕێگەی لێ بگیرێت. بۆ ئەم مەبەستەش ئەبێت چی بکات پشت بە ئەو بژاردانە بکە کە هەیەی ئەویش بریتە لەوەی کە گرنگی دابە و تۆڕە میدیای و میدیانی کە خاوەنی متمانن و دەتوانن بینەری تایبەتی خۆیان هەیە. ئێمە لە ڕوودا و بۆ ئەم مەبەستە بیرمان لەوە کردوێتەوە کە چین مەسەلەی تعلیمی گرنگی پێبین بۆ نمونە هەندێک ڕۆیە بڵێن بە خەڵک ئەمە ڕاز نییە ئەمە ڕاستە، یا هەندێک چەمک هەیە لە ناو میدیایە هەندێک کەس هەیە لە ڕێی فێر بۆ نمونە بیتکۆین مەسەلەیەکی بیتکۆین وانە ئەبێت تۆ خۆ ئەم میدیایە لە پاڵ ئەوەی کە هەواڵەکە بڵاوە کاتەوە تعلیمی بیتکۆین چییە چی باشە چی خراپە. بۆیە ئەم مەسەلەیە بە گرنگی لێ ئەڕوانین ئەم ساڵ کە خوێنەر و فان و بیسەر و بینەری ڕوودا و لە پاڵەوەی هەواڵیانەینێ مەسەلەی تعلیمیش گرنگی پێبین هوشیاریان بکەینەوە کە ئەم شتانەی لە جیهان هەن چۆنە بیتکۆین چییە وردەکاریەکان دەخەنەوە ڕۆژانە باسەکرێ پرۆفایلی کێ ئەم بەس چیە لەمە شەڕی نازام یەمەند چییە چۆنە لە پاڵ ئەوەی کە هەواڵیانەینێ بەشێکی گرنگیش هۆشیارکردنەوە و زانیاری لە ڕێی تعلیمیەوە کە ئێستا لە میدیاکان باشەکانی جیهانیش دەستیان پێکردو ئێمە یەکێکە لە کارەکان زۆر باشە. دەگەڕمەوە سەر ئەوەی کە لە خەڵاتەکەدا لەو خەڵاتێکە ئەمساڵ ڕوودا و پێبەخشرا وەکو خەڵاتی باشترین سۆشال میدیا ئەمە وا دەکات کە ڕوودا و کاندید بێت بۆ خەڵاتی جیهانی. ئایا ڕوودا و دەبێت باش خۆی بۆ ئەمە ئامادە بکات بۆی کە بتوانێت ئەم خەڵاتە جیهانی بەدەست بهێنێت لە پاڵ ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەکەم بووە ئێستا ڕکابەری یاخود کێبڕکێ دەکرێت لەگەڵ میدیای جیهانی بۆی کە بچنە پاڵ میدیا جیهانیەکانە. ڕاستە خۆی مەسەلەکە لە ڕوودا و کە تۆ ئەم خەڵاتی وانی فرایە بۆ شێوەیە ئەگەر یەکەم بیت لە ناوچەیەک ئێمە یەکەم بووین لە خۆڕەڵاتی ناوەڕاست خۆت ڕاستە و خۆ ئەبیتە کاندید بۆ خەڵاتە نێو دەوڵەتیەکە هەری هەمان وانی فرا لە بەرلین. ئێستا ئێمە ڕاستە خۆ کاندیدین چاوەڕۆی ئەوە شەکین و ئیشەڵا بەدەستی شێنین و مانگی دا لە بەرلین لەوەشا بەشداری ئەەکەین. هەر بەشداری کردن و هەم دەنگدانەوە و سەدای ڕوودا و خۆی لە خۆیان مانای وایە کە میدیایەکی کوردی هەیە ئێستا لە ئاستێکی ستانداردی نێودەوڵەتیە لە ئاستی میدیاکانی درەوە تەنانەت میدیاکانی دیکە سول لە ئێمە بینن بیرە نەچێت شەڕی مووسڵ کە دەستی پێکرد هەموو کوردێک لە هەر جیهانێک لە هەر شوێنێک بۆ لە هەر وڵاتێ بۆ لەم جیهانە لۆگۆی ڕووداوی دیوە بە تەلەڤیزیۆنی ناوچەکەی خۆیەوە CNN BBC لە هەر شوێن ئەمریکا بێ لە ئەفریقا بێ لە فەنزوێلا بێ ڕوودا و لۆگۆکەی چوە ناو هەموو ماڵێکەوە بەهۆی شەڕی مووسڵەوە کە گوازرایەوە کە IP سەرچاوەیەکی سەرەکی بریتی بوو لە ڤیددیۆکانی ڕوودا و لە ماوەیەکی کەمدا توانی براندێکی زۆر باشی خۆی بکات و لە ڕێگەی کارە باشەکانیەوە ئێستا یەکێکە لەو میدیانی کاناسراوە لە ئەچیتە هەر کۆڕ و کۆنفرانسێکی جیهانیەوە باسی ڕووداوەکەی کابرا ئەزانێت چییە لێشی تێنەگا بەڵام دنیای کاری دیکە هەیە کە توانیوێتی ڕووداوی ئاشنا بێ بە ڕوودا. هەر لەسەرم قسەی تۆ ئەمڕۆ یەکێک لە ڤیددیۆکانی ڕووداوێکێک لە بڵاوکراوەکانی ڕوودا و ڕۆژنامەیەکی سوێسری بوو ئەمڕۆ لەسەر ئەم مورچە ئەو دوورچێکە لە ئاکری ڕزگارکران لە چایگارە ڕزگارکران لۆگۆی ڕووداویان لەسەر ڕۆژنامەکەیاندا بوو. ئەمە بێگومان ئەمەوە دەردەخات کە ڕوودا و نەکتەرەوەنی هەر ڕۆژانە ڕوودا و سەرچاوی هەموو میدیاکانە لە جیهانیانی جارانشمان کرد بە هەواڵەمانون ئەمڕۆ ئێستا نایشکین بە هەواڵ شتەکە بۆ بەشتێکی ڕۆژانە کە ڕۆتیناتۆ بەردەوام ڤیددیۆ تێکست هەموو شتێک کە ئەمە ڕۆژانەین بە میدیاکانی جیهان و لە ڕوودا وەریەکردن. هەندێک جار بەڕێز لەهۆنی هەندێک جار میدیاکان کە مەسەلەن تەقلیدێکەکەنەوە ئەنی ئاماژە بۆ ناکەن کە ئەم شتە ئەم فکرەیە لە ڕووداوە وەرگیراوە ئەم بۆ چوونە یاخود ئەم ستایلە لە ڕووداوە وەرگیرا ئەوان ئەڵەن ئەیکەن بەدەستکەوتی خۆیان. پێت وایە کە ئەمە میدیای کوردی بەرەو پێشەوە بات یاخود ئەمە ئەبێتە زەرێک بۆ میدیای کوردی خۆی تەقلیدەکە مادەم لە قازانجی میدیایە لە ئەنجامە ئێمە هیچ
کێشەمان نیەوە خەڵکو بینەریش و بیسەریش هۆشیارە لەوەی کە شتە زۆر زۆر جوانەکان لە میدیای کوردیا لە ڕووداوە دەستی پێکردووە ئەوەشی ئەکرێت تۆ ناوێنی تەقلیل لاساییکردنەوە شتێکی باش وەکو وتم ئێمە کێشەمان نییە چکەمە هیچ کار میدیای ناوخۆی ومان بە ڕکابەر نەزانیوە کە وامان کردایە ڕووداو نەبوو بە ڕووداوی ئەم ڕۆژە ئێمە لەگەڵ گەشەکردنەکانە ئاڕۆین ئەو ستاندەر جوانی میدیامان پیشان ناوە بەردەوامە بین و ئەوان کە وەکو ڕووداو بن پێمان خۆشە حەزەکەین هەموو میدیایەک بەهێز بێ لە کوردستان هەموو میدیای جوان بێ هەموو میدیایەک کاری باش کە ستانداردی ڕۆژنامەوانی لەبەر چاو بگرێ میدیایەکی ئایدۆلۆجی نەبێ هەموو ئەمانە شتێکی باشن جاگەر ڕوودا و بێ لە سای ڕوودا ئەمە هەمووی مهمە لە ئەنجامە لە قازانجی میدیایەوە لە قازانجی ڕووداوی شابێت بەڵێ زۆر باشە دەرهێنەر دەڵێ سێ خولە کاتمان ماوە ئەگەر لەم سێ خولەکە باسی ئەومان بۆ بکەی ڕوودا و هەنگاوی داهاتووی دەبێت هەنگاوی چڕتری دەبێت بۆ ئەوەی کە زیاتر بەرەو پێشەوە بڕوات ئێوە چۆن خۆتان ئامادە کردو بۆ ئەمە ئایا دەگەن بەوەی کە ئەم خەڵاتە جیهانی کە لە بەرلین لە مانگی دەیە ئەکرێ بەدەست بهێنن دەکرێت بڵێن کە ئێوە مچۆر دەبن لەسەر ئەوەی کە ئەم خەڵاتە بەدەست بهێنن ئەو 4 ساڵی ڕوودا و 4 ساڵی پڕ لە داهێنان و هەوڵ و ماندووبوون و قوربانی دانیش بۆ قوربانیان کەسمان شەهید شیفاگەردیمان بیر ناچێتەوە کە باشترین یەکێ لە باشترین کارۆندەکانمان شەهید بوو لە ڕێگەی زانیاری و هەواڵە ئەو بۆ خۆی قوربانیکی گەورەیە مەبەستم چیە لەم 4 ساڵەیە ئێمە قوربانیمان ناوە داهێنانمان کردووە کارێکی زۆر زۆر سەخت بە 4 ساڵ کەس بڕوان ناکە ڕوودا و بتوانێت لە 4 ساڵە ئەم کارە بکات ڕووماڵی زۆر زۆر گەورەمان کردووە بۆ ڕووداوەکان وەکو شەهیدمان ناوە خەڵک ڕۆژنامەنووسمان لە سووریا ڕفێنراوە دیار نەماوە تاکو ئێستا بەتەوە شوێنە ئەمانە هەمووی هیچی بێ باج و بێ لە هەندێک شوێن هەر تا ئێستاش قەدەغین لە هەندێک شوێن زەختی گەورەمان لەسرە یعنی ئەم ئینجاز و بەرهەمانێکی ئێستا و ئەم خەڵات و هەموو ئەو شتانی کە ئیبیرین بەبێ باج و بەبێ مانووبوون نەبووە بۆیە بۆ ئێمە ئەم دەستکەوتانە و ئەم خەڵاتەش من زمنیها وامان لێ ناکە لە خۆمان بایی بین بەڕاستی ئێمە زانی چۆن بە چ مانووبوونێک بووە تەنها چۆنەڵی پاداشتێکە تەنها هاندانێکە بۆ ڕوودا و کە باشتر بێ لە جاران باشتر بیرکاتەوە و باشتر هەنگاو بنێت ئەمانە هەر کاتێک کە ببێتە هۆی ئەوەی کە مەغرور بووین و بڵێن ئێمە تەواو ئەو کاتە بەرەو خوارەوەین بەڵام ئەم شتانە ئەم وەرگرتنی ئەم خەڵاتش بۆ ئێمە بۆ پۆرتاڵی ڕوودا و تەنها کاریگەری ئەوە ئەبێت کە زیاتر هەوڵ بین و زیاتر گرنگی بین بە کوالیتی لێ پرسیاوەتی ئێمە لە ڕوودا و دوای خەڵاتی وان ئیفرا کە خەڵاتی گەوری جیهانیە وامان لێ ئەکا لێ پرساوەتەکەمان گەورەتر بێ بیر لەوە بکەینەوە کە ئێمە ئیتی لە قۆناغێکی گەوراین لە لێڤڵێکی بەرزین ناکرێت کوالیتیمان خراپ بێ ناکرێت هەواڵەکانمان چۆنەڕێی بەپی کوالیتی و ستانداردی جیهانی نەبێت هەموو ئەوانە وامان لێ ئەکا ئێڵێمەوە کە بەرەو کوالیتیەکی باشتر بەرەو کاری باشتر بڕۆین ئەوەم بەر پرسیارەتیمان زیاتر کات زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز هێمن لەوەنی بەڕێوبەری پۆرتاڵی ڕوودا و کە ئەم ئەڵقەی بەرنامەی لەگەڵمان بووی زۆر زۆر سپاس ئازیزان و بیسەرانمان لە هەر شوێنێک بن ئەم بەرنامەی ئەم جارشتان پێشکەشکرا ڕێز و خۆشەویستی پرۆدیوسەر و پێشکاری بەرنامە ڕاوچی حەسەن قبول بفەرمونون کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ